لەبارشەوە مەلا باگەکەم ژران کۆکەمەوە ماشەڵڵا یادەکەی خۆشە یاخوا هەموو ساڵێ بەخۆشی بکرێ یاخوا ئێوەش لێوەی بن یاخوا مەولید پێغەمبەر هەموو ساڵێ بەخۆشی بکرێ هەموو گەنجێکیش بەشداری تیا بکە هەموو ساڵێ بەخۆشی خوا ئێوەش لێوەی کە لەگەڵ ڕۆڵی هەموو مسلمانێ لەگەڵی خۆشی چەند ساڵە بەشداری مەولود دەکەی چەند ساڵ؟ نازان چەند ساڵە 70 ساڵە لە ماری شەوەر مەولود خوێنمەوە ساڵە بەشداری کردووە؟ لە ماری شەو مەلا باگەکەم ژران کۆکەمەوە چ شتێکی کۆنێ لەبیر ماوە؟ بەو خوایەکو لەبیرم نەبێت وەرە ساڵان مەولود کرا لە مزگەوتە حیوان و وڵاق سەرە بڕا و هەست کەسێ بەشی خۆی بردەوە ئارە وەڵا لێرەوە چی بە گەنجەکان دەڵێ؟ ئەڵێم خوا بێوەیان کە و خوا بیانێنێتە سەر ڕێگای ڕاستە خوا مەحفوظیان کە خوا لە بەڵا موسیبەت بە دوورتان کە کولی ئومەتی پێغەمبەر و برای دینی و وەڵێ هەموو گەنجیە لەگەڵ شێتەکە ناڵەکانی خۆشنە